ولی سبارت خوانشان دانایی رو لبروکسل برای بچه‌کو جبوی شرمسار کردن او تقینات نوا بروکسل دابوه جبو اگه زیاده تر سبارت خوانشان دانایی هم شکل هنیم بەرزان حەسەنش بروکسل دیگل مده بەرزان دم باش او خوانشان دانایی رو لبروکسل چه برای بچه اگه زیاده تر سبارت خوانشان دانایی بدیم بله دیاره دو کاژمێر پێش ئێستا خۆپیشاندانی دانیشتوانی گەڕەکی مۆلەمبیک لێرە لەم ساحەیە بەڕێوە چوو بەڵام زۆر خەڵکێکی زۆر کەم کۆبوونەوە ئەویش لە ترسی ئەوەی کە لە ئێستادا گروپی نەوەنوێیەکان کە گروپی توندڕەوە چەپەکانی بەلجیکان پێ ئەوترێت ئەو گروپە دژی مسلمانان و دژی پەناخوازانن هەر بۆیە خۆپیشاندانەکە زوو بڵاوی پێکرا لە ئێستادا زیاتر لە دوو کاتژمێر دەبێت گروپی نەوە نوێیەکان کە بە ئەو گروپە دژی پەناخوازان و مسلمانانن دانەوێت بێنە ناو مۆلەمبیک ناو ئەم ساحەیەکە لە ئێستادا ژمارەیەکی یەکجار زۆر هێزە ئەمنیەکان پۆلیسی چالاکە مەدەنیەکان هەروەها هێزە دژە تیرۆر لێرە کۆبوونەتەوە لەم ساحەیە زۆربەی زۆری گەڕەک و شەقامەکانیان داخستون لە ئێستاشدا زیاتر لە دوو کاتژمێر دەبێت هەلیکۆپتەر بە ئاسمانەوە ئەسوورێتەوە دیارە ئەم گروپە زیاتر لە دوو کاتژمێر دەبێت لێرە لە ناو بڕۆکسلن دانەوێت بێنە ناو ئەم ناوچەیە کە گەڕەکی مۆلەمبیکی پێوەدرێت ئەم گەڕەکە زۆربەی هەرە زۆری دانیشتوانەکەی مسلمانن هەروەها پەناخوازن هەر بۆیە ئەم گروپانە دانەوێت بێنە ناو ئێرەوە بەڵام دیارە پۆلیس لە چەند شوێنێک لە ناوچەی بەرزا ببوورە بەس پۆلیسان بەڵاوە بن خۆنیشاندانێکی ژبەروێ گرۆپێ یعنی ژبەروێ گرۆپێ پۆلیسان نەهێشت خۆنیشاندا بکردن لەوەی دوێ دەڤەراتولێ بەڵێ دیارە پۆلیس لێرە پۆلیس و هێزە ئەمنیەکان وەکو پۆلیس و هێزە ئەمنیەکان هەر زوو لێرە بڵاوان بە خۆپیشاندەرانی مسلمان و پەناخوازەکان کرد بۆ ئەوەی کە لە ئەگەری ڕوودانی گرژی و ئاڵۆزی لە نێوان مسلمانەکان و گروپە توندڕەوەکان کە دژی مسلمانن وەکو خۆتان ئەبینن لە پشتەوە من ژمارەیەکی یەکجار زۆر پۆلیس هەیە دیارە لە ناوچەی بۆرس کە هەر ئەمڕۆ لە ناوچەی بۆرس کە ئەو شوێنەی کە مەراسیمی ڕێزگرتن لە قوربانیانی تەقینەوەکانی بڕۆکسلی بەڕێوەدەچێت ئەمڕۆ هێزە ئەمنیەکان زیاتر لە 10 کەسیان دەستگیر کردووە لە گروپە توندڕەوەکان کە دژی مسلمانان و پەناخوازانن لە ئێستادا دیارە کۆپتەر ئەبینین بە ئاسمانەوەیە زیاتر لە دوو کاتژمێرە هەروەها پۆلیس و دیارە ئۆتۆمبیلی چالاکە مەدەنیەکانن هەروەها پۆلیس هەڵەوە خەڵکێکی یەکجار زۆر لێرە کۆبوونەتەوە ئەگەر ببینن بەرزان ئەگەر زێتر ئەم دیمەنان ببینن دیمەنان بۆمە و بینەران بەتایبەت ئەم منتیقەیە مۆلەمبیک زیاتر لە دوو کاتژمێر دەبێت چالاکی و جمجۆڵێکی یەکجار زۆری پێوە دیارە لە ترسی ڕوودانی ڕووداوی پیا هەڵبژان لە بینی مسلمانان و هەروەها گروپە توندڕەوەکانی بەلجیکا وەکو خۆتان نەزانن ئەم گەڕەکە زۆربەی هەرە زۆری دانیشتوانەکەی مسلمانن دیارە بەپێی وتەی پۆلیس و هێزە ئەمنیەکان لە ماوەی ڕابردوو تەنیا لەم گەڕەکە زیاتر لە 100 کەس پەیوەندی کردەوە بە داعشەوە هەروەها زۆربەی هەرە زۆری ئەو هێرشانەی کە لە ماوەی ڕابردوو لە پاریس لە بڕۆکسل هەروەها لە وڵاتانی تر ئەنجام دراون کردەوە تیرۆریستەکان لەلایەن خەڵکانی ئەم گەڕەکە بوون واتە زۆربەی هەرە زۆریان دانیشتووی ئەم گەڕەکە بوون بۆیە لە ئێستا دارەخنەیەکی زۆر لەم گەڕەکە ئەگیرێت لەلایەن هاوڵاتیانی ئەوروپی ڕۆشنبیرانەوە هەروەها لەلایەک ترەوە دیارە بەپێی دوایین زانیاریەکانی سنتەری توێژنەوەی دژە تیرۆری لە های هۆڵندی باسی لەوە کردووە کە لە ئەوروپا بەتایبەت لە 3 وڵات وەکو ئەڵمانیا و بەریتانیا و هەروەها بەلجیکا زۆربەی هەرە زۆری ئەو کەسانەی کە پەیوەندیان کردووە بە داعشەوە لەم 3 وڵاتەیە بەتایبەت لە بەلجیکا 500 کەس بەرزان بەردەوام بە شاخنت خوا بەردەوام بە لەسەر ئاخنت خوا دیگەل ئاخنێتە مەجێت وێنەیان ژیان ئەو سۆڕێ لە پشتەش بێت بە گواسم بۆ بینەرا هەڵمەتی گەڕان و پشکنین بە بەرداوامی لێرە ئەنجام دەدەوە وەکو ئەبینن ئێستا هێزە پۆلیس و چالاکە مەدەنیەکان بەرەو لای من دێن پێ ئەچێت بەرزان ئەگەر دەنگێم گەتە جەمەوە شتێکی تڕ ڕوو بدات یاخود گروپە توندڕەوەکانی بەلجیکا کە دژی مسلمانان و پەناخوازان بیانەوێت لەلایەکی ترەوە هێرش بکەنە سەر ئەم ساحەیە ساحەی مۆلەمبیکی پێوەدرێت وەکو خۆتان ئەبینن ژمارەیەکی یەکجار زۆر پۆلیس و هێزە ئەمنیەکان لێرە
ئەم گەڕەکە بەرزان دەنگی مدیاتە دەفەوە قەتع کردبوو لە ئێستادا دیارە شوێنەکە ئەگۆڕن و ئەسنە گەڕەکێکی تر لەویا قەتع دەکرێت پێچێت گروپەکە گروپە توندڕەوەکان بیانەوێت لە گەڕەکەی ترەوە هێرش بکەنە سەر ئێرە. بەڵێ سپاس بۆ نوچەکانێمە بەرزان حەسەن کوژ بڕۆکسلێت گەلمەدابی دیارە مەدویان وێنە زێدەتر بەگوازن لێ دەنگ بە باشینەت گەهشتە جەم بەرزان سپاس